شاندێکی هەرێمی کوردستان لەسەر چەند پرسێک گەیشتنە بەغدا و چاوەڕوان دەکرێت چارەنووسی موچەی مانگی 6 یەکلای بکرێتەوە. هاوکات لەگەڵ ڕێوڕەسمی ئەربعینی شیعەکان ڕۆژی کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیرانی عێراق گۆڕانکاری بەسەر داهاتوو بڕیار وایە ڕۆژی یەکشەممە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت و لەو کۆبوونەوەیە هەواڵی خۆش بە موچەخۆرانی هەرێم بدرێت. دوێنێ سێشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرپەرشتی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا تیژکخرایە سەر بابەتی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە بەغدا و پرسی موچەی مانگی 6 فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمیش گفتوگۆی لەسەر کرا. بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەی دوێنەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا داوا لە هەرێمی کوردستان کرابوو کە شاندێکی دارایی هەرێم سەردانی بەغدا بکات و لەبارەی چەندین پرسی وەکو ڕادەستکردنی نەوت، داهاتی نانەوتی و موچەی مانگی 6 فەرمانبەران و موچەخۆران گفتوگۆ بکات. هەربۆیە ئەمڕۆ چوارشەممە شاندێکی هاوبەشی وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان گەیشتنە بەغدا و بڕیارە لەگەڵ شاندێکی هاوبەشی وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی حکوومەتی فیدراڵی عێراق کۆ ببنەوە و تا ڕۆژی یەکشەممەی هەفتەی داهاتوو کێشەکان چارەسەر بکەن و راپۆرتی کۆتایی خۆیان ڕادەستی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەن. بەپێی و زانیاریانەی دەست پایتەخت میدیا کەوتون شاندەکەی هەرێم بە مەبەستی کێشەکان لەسەر پرسی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێم و کۆتایی هێنان بە کارەکانی ئەو لیژنەیەی لەسەر داهاتی نانەوتی پێکهێنرا بوو سەردانی بەغدایان کردووە و لەگەڵ شاندی هاوبەشی وەزارەتی دارایی و دیوانی چاودێری عێراق کۆ دەبنەوە. جا لەمانەش عێراق ڕازی بووە بە وەرگرتنی نەوت لە هەرێمی کوردستان و هەر لە کۆبوونەوەکەی دوێنەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە کە ڕۆژانە 130,000 بەرمیل نەوت بەرهەمهێنێت کە لەم بڕەنەوتەی هەرێم عێراق 80,000 بەرمیل وەردەگرێت و 50,000 بەرمیلەکەی دیکەش بۆ ناوخۆی هەرێم دەمێنێتەوە و لە دوو ڕۆژی داهاتوودا نەوتەکە وەردەگرن. هەر ئەمەش ڕێگای بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان خۆش کردووە و چاوەڕوان دەکرێت کە شاندە داراییەکانی هەرێم و بەغدا تا ڕۆژی یەکشەممە کێشەی راپۆرتەکان تەواو بکەن و شارەنووسی موچەی مانگی 6 یەکلای بکرێتەوە.